ماوەی چەندین ساڵ ڕکابەری سەرسەختی یەکتر بوون کەچی ئێستا بۆ ئەوەی پشتی ڕکابەرێکیان لە ئەرز بدەن دوو کۆمپانیای گەورەی ئۆتۆمبیل یەک دەگرن. دوو کۆمپانیای گەورەی پیشەسازی ئۆتۆمبیلی ژاپۆنی کە بریتین لە هۆندا و نیسان بیر لە یەکگرتن دەکەنەوە و هەماهەنگیان بۆ ئەمە دەست پێ کردووە. دوای ئەم هەنگاوە هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە ئەم یەکگرتنە گۆڕانکاریەکی گەورە لە پیشەسازی ئۆتۆمبیل لە جیهاندا دەکات. یەکگرتنی ئەم دوو کۆمپانیا ژاپۆنیا دەبێتە سەیەم گەورەترین گروپی کۆمپانیای بەرهەمهێنانی ئۆتۆمبیل لە جیهاندا. پرۆژەی یەکگرتنەوەکە بەوەندە نەوەستا بەڵکو خەریکە وەکو بۆمبێکی گەورەی لێ بکرێت و بە پیشەسازی ئۆتۆمبیلدا بتەقێتەوە. ئەمە دوایەوەی ئاژانسی ڕۆیتەرز ئاشکرای کرد ڕەنگە کۆمپانیای سێیەم کە میتسوبیشیە ببێتە بەشێک لەم ڕێککەوتنە و یەکگرتنەکە گەورەتر بکرێت. ئەگەر ئەم سێ کۆمپانیا گەورەی ئۆتۆمبیل یەک بگرن چی ڕوودەدات؟ یەکگرتنی ئەم سێ کۆمپانیا گەورەی ئۆتۆمبیل دەبێتە هۆی دروستبوونی کۆمپانیایەک بە بەهای 54 میلیارد دۆلار کە ئەستی بەرهەمهێنانی ساڵانەی زیاتر لە 7 میلیۆن ئۆتۆمبیل دەبێت. دوای ئەم هەنگاوە کێبڕکێکی توندی بەرهەمهێنان و خستنەوە ڕووی ئۆتۆمبیل لە نێوان ئەم کۆمپانیانە لەگەڵ تۆیۆتا دەست پێ دەکات کە ئەم کۆمپانیا ژاپۆنیا لە ئێستادا گەورەترین کۆمپانیای بەرهەمهێنانی ئۆتۆمبیلە لە جیهان. شارەزایانی ئەم بوارە باس لەوە دەکەن و دەڵێن ئەگەر ئەمە ڕوو بدات بەرهەمهێنانی ئۆتۆمبیل دەچێتە ئەستێکی دیکە چونکە جیا لەمانە لە ئێستادا ڕکابەریەکی چۆن لە نێوان تێسلا و کۆمپانیا چینیەکاندا هەیە. سەرەتای ئەم یەکگرتنە لەوەوە سەری هەڵدا کە کۆمپانیای هۆندای ژاپۆنی پێشنیارێکی بۆ یەکگرتن یان هاوپەیمانێتی بۆ کۆمپانیای نیسان و میتسوبیشی کرد بۆ ئەوەی بەیەکەوە کار بکەن یان کۆمپانیایەکی نوێ دابمەزرێنن. ئەم هەواڵە کاردانەوەی زۆری هەبوو و کاریگەری لەسەر بازاڕەکانی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل دروست کرد چونکە دوای ئەم هەواڵە پشکەکانی کۆمپانیای نیسان بە ڕێژەی لە 124 بەرز بوونەوە. کۆمپانیای نیسان لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا لە قەیرانێکی ساختی داراییدا بوو. ڕۆژەکان بەدڵی ئەو کۆمپانیایە تێپەڕ نەدەبوون چونکە ڕێژەی لە 185 قازانجی کەمی کردبوو بەڵام ئێستا و دوای ئەوەندە ساڵە دەیەوێت ناوەکەی بگەڕێنێتەوە سەرزار و لە بازاڕەکاندا ڕکابەری بکات. دوای ئەم هەواڵە هەموو جیهان چاوەڕوانی ئەوەیە کە بزانن ئایا ئەم سێ کۆمپانیا زەبەلاهەی ئۆتۆمبیل کە ساڵانێک ئۆتۆمبیلەکانیان پڕفرۆشترین بوون یەک دەگرن یان نا چونکە یەکگرتنی ئەم سێ کۆمپانیایە مانای دەستپێکێکی نوێیە لە پیشەسازی و بەرهەمهێنانی ئۆتۆمبیل لە ژاپۆن و جیهان.